والله سیستەمی خۆمان هەموو تێک چووە هەرە وەڵا هیچمان سیستەمی خۆمان نەماوە بەعام جەناب و لە چەندەوە بۆ چەندە خەوی؟ وەڵاهی ئەگەر زۆر بخەوین لە دووە خەوین دوو بەخوا ئەمە نمونەیەکی باش نییە مۆبایلی هەر مەشغوڵەوە نیە وەڵاهی مەشغوڵی موبایل و دنیا و ئەوە بە ڕۆژی شاتەمان هەنجا بەهۆی کارە و ناچاری زۆڵسی ئەو ڕۆژە لەوچی میزاج وەکو ڕۆژەی تر نەبێت کە زووتر خەوتە میوانی 100% وەکو ئەو ڕۆژە نییە کە شەوان زوو بخەوی بەیانیان ئەکتیڤتری الحەمدوللا هۆشیارەکە هەیە کە جەنابیش بابەتەکە و پێ باش نییە ئاوا دوو بخەویت کەواتە بڕیاردانێکی پێویستە بە تاکی دەرە وەڵا بێ بڕیارێکی بێ خەون ڕێک بێت بۆەوەی ژیانیشی ڕێک بێتەوە بەڕاستی جەناب ئاوا درەمخۆی خۆ مناڵەکانەوەی هەر درەنگتر مناڵ بە حکومی مەکتەب زووتر ئەخەون بەڵام خۆمان مناڵەکانی بێ بە دایک و باوک یان بڵێن زوو بخەون وای تۆ بە تاکی دەبێ مناڵ بڵێ بخەون ئەرە وەڵا سەرکەوتوو بوو